شڵپەی شاپۆلی زیوین نەورۆز 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 جەژنی نەورۆز پیرۆزە نەورۆز 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 جەژنی نەورۆز پیرۆزە مرۆڤ مەستە بە شادی مەستە بە ڕۆژی ڕوونی ئازادی لا هەری لا مرۆڤ مەستە بە شادی مەستە بە ڕۆژی ڕوونی ئازادی ڕۆژی پچڕانی زنجیرەی ژیان جەژنی نەورۆزی کورد و کوردستان ڕۆژی پچڕانی زنجیرەی ژیان ڕۆژی نەورۆزی کورد و کوردستان نەورۆز 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 جەژنی نەورۆز پیرۆزە نەورۆز 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 جەژنی نەورۆز پیرۆزە تیپی حاجی لەو گوڵەکەی ڕانگین هەڵپڕکێیانە لەسەر ڕووی زەمین تیپی حاجی لەو گوڵەکەی ڕانگین هەڵپڕکێیانە لەسەر ڕووی زەمین پۆلی پەپولەی نەخشینی جوان جوان هاتوو چۆیانە لەسەر ڕووی گوڵان پۆلی پەپولەی نەخشینی جوان جوان هاتوو چۆیانە لەسەر ڕووی گوڵان نەورۆز 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 جەژنی